بەڵە بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت لە زانکۆی سۆرانی دیارە لە زانکۆی سۆران گربوونەوەیەک بەڕێوەچێ لەلایەن مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژاوە وەکە ئەیبینن بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانن بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژاوە لە بەرامبەر ئەو زوڵم و ستەمەی کە لە ئێستادا بەرامبەر کوردانی ڕۆژاوە ئەکرێتن گربوونەوەیان ئەنجام داوە و پشتگیری خۆیان بۆ کوردانی ڕۆژاوە دەرەبڕن. من ئەسمەلای بەڕێز سەرۆکی زانکۆ مامۆستا سڵاوتان لەوێتن ئەمانج لەم گربوونەوەیەتان ئامانج لەم گربوونەوە ئێوەیە کە دەمانەوێت بە هەموو دنیا بڵێن ئێمە کورد یەک پارچەین، ئێمە داگیرکاری قوبڵ ناکەین، ئێمە لەگەڵ مافی مرۆڤین، ئێمە لەگەڵ ئەوەین کە ئێمەش وەکو خەڵکانی هەموو جیهان بە ئازادی بژین بە مافەکانی خۆمان بگەین و تەعەدا قوبڵ ناکەین. دەمانەوێت وەکو هەموو خەڵکی دیکە ئاسکە چۆن هەموو خەڵک بە ئاسایی دەژین ئێمەش بە ئاسایی و لە ئەمن و ئەمان بژین. لە خەڵکی دیکە زیاترمان ناوێ بەڵام لە خەڵکی دیکەش کەمتر قوبوڵمان نییە. ئێمەش مرۆڤین، ئەوانی کە هێرشیان دەکرێتە سەر ئەوانیش مرۆڤن، کوردن، خوشک و برای ئێمەنە موسڵمانن، هەموو سیفەتێکی مرۆڤایەتیان تێدا هەیە. بۆچی ئەوها بەو دڕندانەیە ئاوارە بکرێن، برسی بکرێن، بکوژرێن؟ بەڕاستی ئێمە لەگەڵ هیچ پرەنسیپێکی مافی مرۆڤ ناگونجێت، بۆیە ئەمە داوای مافی ئەوانیش دەکەین. ئێمە پێیان بڵێن ئێمەش لەگەڵ ئەوانین، لەگەڵ ڕۆژئاواین. بەخێر بێسەرچاو. پێویست نییە کورد هەمویان یەکدەنگ بن، بە تایبەتی لایەنە سیاسیەکان لە ئێستادا یەکدەنگ بن بۆ ئەوەی مافەکانی کورد بەدەست بێنن. ئەوە لە هەموو شتێک مهمترە، ئەوە لە هەموو شتێک زرورترە. پێویستە یەکدەنگ بین لەسەر مافەکانی خۆمان، لەسەر خۆڕێی خستنەوەمان، لەسەر هەر شتێکی ئێمە داوا دەکەین. دەستخۆش. زۆر سپاس مامۆستا. بەڵەوە کە بینن ئەمە گربوونەوەی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سۆرانە. ئەمەوێت چەند مامۆستایەکی تریش وەربگرم هەر لەسەر ئەم گربوونەوەیە مامۆستای زیاتر وەربگرم. مامۆستا گیان سڵاوتان لەبێتن ئامانج لەم گربوونەوەیەتان. سڵاو لێ بەش. وەڵای ئێمە ئەوڕۆ وەکو زانکۆی سۆران بۆ پشتگیری کوردانی ڕۆژئاوا ئەمڕۆ ئەم احتجاجەکەمان ڕێکخست بۆ پشتگیری ئەم برایانەمان. طبعا کە تەماشاکەین گەلە گەمۆیەکی گەورە لەلایەن وڵایەتانی زلهێز دژی کورد هەیە. بۆیە ئێمەش ئەمڕۆ وەکو زانکۆی سۆران بڕیارماندا وەکو پشتگیری و وەکو هاوسۆزی لەگەڵیان دابین و ئەوە وەکو دەڵێ بچووکترین شتە کە بەرامبەریان بکەین. هیوادارین کورد یەکگرتوو بێتن، ئەگەر یەکگرتوو بین ئەوەمان بەسەر نەدەهات. هەموو هۆکاری ئەوەی کە ئێمە جیا بووین ئەوەمان بەسەر هات. مامۆستا زلهێزان بەردەوامە بینی پشتیان لە کورد کردووە. پێویست نییە کورد لە داهاتوو پشت بە خۆی ببەستێەوە چیتر پشت بە زلهێزان نەبەستن کە بەردەوام گەلە کۆمەیان لەگەلی کورد کردووە. بەڵێ فعلەن ئەمریکا و زلهێزەکان کە ئەمە زۆر جاریش گوتومانە ئەوان بەرژەوەندی خوازن، بۆیە پشتیان لە ئێمە کرد، هەتا شەڕیان بە ئێمە کرد، شەڕی دژی داعش و شەڕی چ جۆرە شەڕێک برێ بە ئێمەیان کرد، بەڵام ئێستا پشتیان تێکردوینە بە کەیفی خۆیان گەلە بگۆمەمان پێ دەکەن و بە کەیفی خۆمان هەڵدەسوڕێنن. زۆر بەداخەوە هیوادارن کوردی یەکگرتوو بێتن. مامۆستا بینین یاسانە و دەوڵەتیەکان هەمویان پێشێلەکرێن. بۆ یاسا سەروەری نیەم دەوڵەتانە بەم شێوەیە پابەندی یاسانی. ئەگەر ئینسان وەربیتەوە هەر لە قسەی ترامپ دەڵێ من هیچ حسابێک بۆ یاسانی و دەوڵەتەکان و یاسای مرۆڤایەتی ناکەم، من ئەخلاق خۆم چیم پێ هەر ئەوە جێبەجێ ئەەکەم. بەداخەوە کە هیچ یاسایەک بوونی نییە کە هیچ حسابێک نەبوو نەتەوەیەکگرتوەکان نەبوو یاسا ناکرێتن لەلایەن وڵاتانی زلهێزەوە. زۆر سپاس مامۆستا. بەڵێ وەک بینیتان ئەمە گربوونەوەی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سۆران بوو داواکەن کە ئەو زوڵم و ستەمەی کە لەسەر کوردانی ڕۆژاوا هەیە لا ببرێەوە کوردان هەمویان یەکدەنگ بن بۆ ئەوی مافەنەتەوەیەکان بەدەست بێنن و داوا لە وڵاتانی زلهێز و نەتەوە یەکگرتووەکانەکەن چیتر ئەم گەلە کۆمەیە لە کورد نەکەن و مافە گەلی کورد پێشێل نەکرێن. بەڵام نەگەڕێمە لایەوە.